چلوشت و لادێ و کانی و چیاکان و بولبولی کوردستان بگری گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە گەڕیان گەر دەتەوێ گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە یادی جاران سەردەمی زێڕینی هونەر سەردەمی زێڕینی هونەر ئارامی دڵەکان تەنها ڕادیۆی گەڕیان ڕادیۆی میلی گەڕیان دەنگی ڕەسەنی هونەرمەنجان گەرەتەوێ کاتێکی خۆش و ساتێکی ئارام بەسەر بەریت جۆ لە ڕادیۆی گەڕیان بگرە سڵاو ڕێز بۆیەوە گەرەتەوێ ئارام بیت گەرەتەوێ دوور بیت لە دەنگ و باسی ناخۆش و شەڕ و ناخۆشی و نەهامەتی و قەیرانەکان و کۆرۆنا و مردن و کورە نازەمە هەموو قەیرانە هەیەەوە جۆ لە ڕادیۆی گەڕیان بگرە ڕادیۆی هەمووان ڕادیۆی هونەرمەندان ڕادیۆی هەمووتان ئەو ڕادیۆی کە لە بارودۆخێکی ناموارە هاتەبوون بۆ ئارامیەوە بە مەبەستی بەخشینی خۆشی و شادی بێەوە سڵاو ڕێز بۆیەوە بیسەرانی ڕادیۆی گەڕیان بینەرانی گەڕێنێزی بینەرانمان لە سۆشیال میدیای گەڕیان لە هەموو ئەکاونتەکانمان لە تیکتۆک و لە یوتیوب و لە چەناڵەکانمان لە پەیجەکەمان لە فەیسبوک سڵاو ڕێز بۆ ئێوە ئەم یاوەڕێژ پڕەکەین لە گۆرانی و موزیک دەنگێکی ئەفسوناییمان دۆزیوێتەوە ئێمە گەڕین هەمیشە بە دوای و دەنگانەیە ڕاستە خۆیانێن لە دەرگای ئێمەیان بەڵام ئێمە بەڕاستی خۆمان وەکو چۆن بە دوای گەوهرێک ئاگەڕین بەو شێوەیە بە دوای ئەو دەنگە خۆشانەیە گەڕین ئێمە هەموو ئاواتمانەوەیە توانین ئەو دەنگە خۆشە ڕەسەنانە بە ئێوە بناسیێنین گەنجێکی خۆشەویستی ڕۆژهەڵات سەرچاوی هونەر کاڵین ڕۆژهەڵات سەرچاوی هونەری ڕەسەن دووپاتێکەمەوە تەنها ڕۆژهەڵاتە ڕۆژهەڵات مێژوویەکی دوو درێژی بە درێژایی مرۆڤایەتی هەیە لە مۆسیقایە هەر لە ڕۆژهەڵاتەوە هەموو شنە باکانی موزیک ئەگاتە ئێمە و ئێمە فێنگەکاتەوە دڵەکان ئارامەکاتەوە ئێمە گەر هەرچێکیشمان کردبێ من زۆر ڕێزە هونەرمەندانی هەموو بەشەکانی کوردستانەگرن بەڵام جارێکتر لەمەوە لانکەی مرۆڤایەتی هونەر ڕۆژهەڵاتە ئەو گەنجە خۆشەویستەش یەکێکە لەو گەنجە خێر لە خۆنە دیوانەی وڵات لە کوردستان کورد لە هەر شوێنە بێ ئەبێ هەمیشە دوای نان و بژێوی ژیان بکەوێ ئەو ئێستا لە کوردستانە بۆی دوای بژێوی ژیان و دوای نان بکەوێت بەڵام ئێمە ئەو دەنگە ئەفسوناییمان دۆزیەوە کاک شەهریارە کاک شەهریارجان یەخوا بەخێر بێیت بۆ ڕادیۆی گەڕیان ڕێز و احترامێ بۆ ڕادیۆی گەڕیان کارمەندانی ڕادیۆ گەڕیان سپاس لە مامۆستا جەزا مامۆستا عەبدوڵڵا مامۆستا خۆشەویستەکان دەستان خۆش بێت سپاس بۆ تۆ منیش هەروەها زۆر سپاس بۆ مامۆستا عەبدوڵڵای کەریمی مامۆستا عەبدوڵڵای جۆزە مامۆستا عەبدوڵڵای زەڕەب کەوەکو پێڵ ئەویش هەر هونەرمەندێکی زۆر ناودار و پڕ ئەزمموی ڕۆژهەڵاتە بەڵام ئەو ئێستا لێرە ئەوە زیاتر لە 20-25 ساڵە لە ناو ئێمەیە بەڵام کوردستان خۆزگە سنووری نەبووە بەڵام کە هەیەتی ئێمە باسی سنوور تەنها بۆ ناوهێنا نەکەم بۆی بزان نەم هونەرمەندە ناودارانە مامۆستا عەبدوڵڵای کەریمی پڕاوپڕە لە ئەزمونێکی زۆر دوو درێژەیە لەگە هونەرمەندە ناودارەکانی وەکو سەی محەممەدی سەفایی و ماملێ و نازەم چێتریش ئەگە خۆی کاک ناسر ڕەزازی و چەندی هونەرمەندی مامۆستا عەزیز شارۆخ مامۆستا عەبدوڵڵای کەریمی ئێستا لێرە چەند ساڵە لێرەش پڕە لە خزمەت کە چەندین گەنجی پێگەیان و لێرەش بە خولەکانی فێربوونی موزیک و هەروە ساپەرشکردنی چەندین گروپی موزیکی سونەتی یا گروپی مۆسیقای ئامێرە سونەتیەکان و ڕۆژهەڵاتیەکان لێرەش چەندین خوێندکاری پێگەیانەوە بەخێر بێ مامۆستاجان دامەزرێنەری گروپی مەحویە کە شانازیەکە بۆ نەتەوەکەمان مامۆستاجانە خۆ تۆش بەخێر بیت کاکە بەختیارجان کاک بەختیاری ژەنیاری باڵەبان و زۆرناو جوزەلە و شمشاڵ و زەڕب ینی ماشەڵڵا و هەموو دایانانە لە کاک بەختیارەیە کاک بەختیارجانە خۆ تۆش بەخێر بێت یاخوا بەخێر بێن من نامەوێت زۆر سەرتان بێشێنم هەموو کەسێکیش کە بینەریم بەنامانەیە سەرەتا زۆر تامەزرۆیە گۆرانیەک ببینێ گوێی لە مۆزیک و گۆرانی بێت ڕادیۆی گەڕانژی ڕادیۆی مۆسیقا و ڕادیۆی ئارامبوونەوەیە ئەچینە لای میلۆدیەک کە گۆرانی سەوزەمە ڕۆسەوزەیە من خۆم بەڕاستی لەگەڵ گۆرانیان ڕۆ ئەچمەوەنە گۆرانیی ئارامبەخشە و هاوکات ئەمەوێت پێتان بڵێم ئەم بەنامە
ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت وەڵا بەڕاستی لە کۆنتترۆلە پێراگەن بەڵام پێم خۆشەگەان تێ پەیوەندی بە کاک ڕێوازیان چکە مەبەستێکمان هەبوو لە پەیوەندەکان ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت بۆ پەیوەندیکردن بە بەرنمەکەەوە ئەتوان لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی 1970 470 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی کۆڕک کە ڤایبەریشی لەسەرە 1950 1970 35 و یاخۆ ژمارە مۆبایلی ئاستێک کە وەساپی لەسرە بۆ کوردانی تاراوگە 1970 دیارە دوای یەکەم گۆرایی پەیوەندەکان وەرەگرین ئەچینە لای یەکەم میلۆدی بە دەنگە زوڵاڵەکەی کاکە شاریاری خۆشەویست.
سەوزەم ڕۆسە و زەگیان باریکی مندا ئەیوەی باریکی مندا من بە ڕەنگی زەرد نازنین تۆ بەلێری ئەیوەی تۆ بەلێری yarım deyperim o nazanin bir bakşın bana ey vay bir bakşın bana savzam rosa savzacan bariki mendal vay vay bariki mendal men barangi zayad nazanin تو بليوي أيوي تو بليوي دەم خۆشکاک شەهریار دەست خۆشکاک بەختیار مامۆستا عەبدوڵڵاجان دەست خۆش بێ دیارم پێشتر مەگەر لە خۆی بپرسم لە کاک شەهریار ئایا پێشتر ئەوە من زانیاری مەیە کە ماوەیەکی زۆر خوێندکاری و بە فێری ئەمێری تار بێت لای مامۆستا دانا تار بۆیە جۆزە بۆ نازانم تار دیارە ئەو زانیاری هەیە لەبارەی مۆزیکەوە لەبارەی فێربوونی ئەمێری مۆسیقاوە بەس ویستم ئەوە بزانم کە ئایا کاک شەهریار بەدەر لەوە لە هیچ فیستیڤاڵێ لە هیچ مێرەجانێ لە هیچ چالەشێکی هونەری بەشدارت کردووە لە تەلەڤیزۆن لە کلیپ لە هیچ جۆرێک لەو بەرهەمانەت هەیە تا ئێستا هیچ شوێنێکا بەشداری نەکردووە فقط من لە ساقز شاگردی ئۆستاد ئەیوبینەوبەخت مامۆستای بینەوبەخت خۆشەویستم هەر ئێستای شاگردی ئەوم لە ڕەتیفە موسیقاییەکانە زۆر خۆشحاڵم دیارە من کە گوێبیستی دەنگی بەڕێزە بووم و پێشتریش قسەمان کرد یەکەم جاریش کە سەدا نەکردم زۆر دڵخۆشم کە هەستم کرد زانیاری تێ لەبارەی مەقامەکان و ڕەدیفەکانەوە ئەو بۆ من مای خۆشحاڵی بوو هیوادارم کاک شەهریار بەم نزیکانە ببینەوە کە ئەستیرەیەکی درێوشاوە لە واری هونەرە و هەر ئەمڕۆژ خاتوونێکی خۆشەویستی ڕۆژهەڵات خاتو حەمیدە کە ئەویش بە هەمان شێوە لە سنەی سەربەرزەوە لامانە ئێمە هەمیشە ئەو دەنگە زوڵاڵانە وەکو خوای گەورە وەکو بارێک بە ئێمە بەخشێک کە ئایندۆزینەوە گەوهرە جوانانە ئێمە خۆمان سەوداسەری دەنگە ڕەسەنەکانین خۆمان سەوداسەری بەهرەکانین بۆی کە دواتر من هەموو ئاواتێکمە تۆ بینمەوەکو ئەستێرێکی درۆشاوە لە ئاسمانی هونەرە کاک شەهریار مامۆستا عەبدوڵڵا من تێبینیم کرد لەگەڵ تۆ شەهر هەندێک مناقەشەی مەقامەکان یەکرد پێم وایە بە زانیاری هەیە لەبارەی مەقاماتەوە کاگەیوب کە میشە لێرە سڵام بۆی کاگەیوب کەسێکە لەو کەسانە کە بڵین بە شێوەیەکی زانستیانە ڕەتیف ئێرانیەکان بڵێ دەستگا ئێرانیەکانی کار کردووە زەحمەتی زۆری کێشاوە لە بۆکانیش دانیشێت ئەوە من بڵین بەنزیکەوە یەکترمان نەدیوە بەس هەم ئەو ناومنی بیستوە بژ ناوم بیستووە زۆر خۆشحاڵم بۆی هەیە تەلەبێکی وابدان زۆری هەیە کەسانێکی باشی پێگەیان و هیوادارم هەمیشە سەرکەوتوو بێ کاک شەهریار کاک شەهریار نازناوە ناوی خۆت شەهریارە ناوی خۆ شەهریارە زۆر باشکە لیان پرسییم جا من هەر چێگێت ئێرە برادرێکمان هات دوتی یەکەم جار کاو نازناوێکی خۆشی نەبووی تر بار حاڵ من ئێستا نازناوی کوردستانیم بۆ دانا ئێستا ئەو نازناوە تر هەرتەوە بە کوردستانەکە بەناوبانگ بوو ئەوش هونەرمەندی شاری خۆشەویستی سنە کاک داریوش بوو من بە داریوش کوردستانی ناسانم لێرە بڵێ بەڵێ زۆر کاک پەیامیش کە لێرەوە هەر بە ئاشنای بووین پەیام ڕۆژهەڵاتی من هەموو تەمەنایەکەم پەیامیش بکەین بە کوردستانی چکە ڕۆژهەڵاتیوانە نیە لە نێوانی سنوورەکانمانە
مامۆستا بچینە لای دەشتەکە دەشتمان هەیە چی بەدەستان لا لە بەدەستان زۆر باشە کا شاریار دیارە ئەو گەشتێکمان پێکا بەناو ئەو شتانی کە لە دڵی خۆیەتی من و مامۆستا عەبدوڵڵا دوانمان حەزمان کە بزانین چی لە دڵیەتی ئەوێ دەری بڕێت کاک ئەحمەد چاوجوان لە کۆمنتێکە نووسێتی سڵاوتان لێ بێت چاوی ماجەکەم کاکە دانیارە لە سڵاوتان لێ بێت و سەرکەوتوو بن زۆر سوپاسانەکەم خۆشەویستانم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ و ئەتوانن بن لە ڕێگەی ژمارە مۆبایلەکانی کە بڵاومان کردێتەوە ئەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە ئەچینە لای گۆرانی لا لە بەدەستان بەڵێ
دەبای بسازین گوڵێ بۆ چیزی زوو بەبێ تەقسیری کەسمای هەیەرێ دەمان گیرم بوون زەڕی گیان عشقت بێچارەی کردم وەڵڵا هێزوهراوێ هاوتیرەی هاوێ عشقت جوانێ لایەجگاری دایاوم هایاتم لە جێژوانێ نەبووی شێل بوو هەنگاوێ لایەو نەخۆشخە ناکەوتم چاو بە مۆڵە وەستایەوە بۆیەم بەنگی دۆکتۆری کەندەورم بەستەم ماوێ خۆدا بۆ خۆی دەیزانێ تۆی بینایی چایەوە کاغذێ دنووەسم بۆ لەیلا بەدڵێکی پڕ بە خوێنەوە دەنگی قورینگان دێن لە هەوارم دەڵێن کوێستان چین دێنەوە شایەوە داوەتیان تێگڕا دەکرد لایە لە بەدەستایان چایان جوان و پاک و شیرینە کێژی کورد و وەسم چایان جوان و پاک و شیرینە کێژی کورد و دەستان خۆش بە کاک بەختیار مامۆستا عەبدوڵڵاجیان دەم خۆش کاک شەریارجان ئێمە ئەم بەرنامەیە هەر خۆی ناومەنەوە ئارەزومەندان زۆر کەس پێتان سیر نەبێت پێشتر ئەم جۆرە چالاکیەمان لە کافتەرێکی توری زەردەشت ئەنجامەیە چەندین ئارەزومەندی وەکو کاکشاریار هاتن و ئێستا ئەوان ئەستێرەی زۆر بەناوبانگ و زۆر دیارن یعنی هەموو کەسێک کە دەست پێکە لە موزیک شەوایە سەرەتا بێ یتە ناو هونەرەوە بەڵام هونەر دوایی کۆتایی نی یعنی من ئێستا ژەگە بمێ فێری تار بم لەوانێ بەڵام تەمەەن خۆی هەر 6 ساڵێکە جینا بە 5-6 ساڵی تری فێر نابم یعنی ئەگە بمێ 200 ساڵ خەریک بم ئەنجا ئەگەر فێر ببم بەڵام تەمەەن کورتەوە بە شێوە ناکە کاک شاریاریش بامان شێوە هیوادارم هێدی زیاتر لەگەڵ هۆنراوەکان زیاتر لە بەرپایی گۆرانیەکان و زیاتر خۆی فێری مەقاماتەکان بکە زیاتر بەرەو پێشەچی دڵنیا بە چکە دەنگی تۆم بکوم ساڵڵەوەسکی ئارامێکی تایە نەرمیکی خۆشی تایە مەقامەکانی شارەزایی ئەوەی کەماوەتەوە هۆنراوەکان بە جوانی لەبەرکەیت توانی زیاتر لەگەڵ ڕیتم و لەگەڵ ئاوازەکانە سواز بخوا لەگەڵ ڕیتمیشە زۆر باشن ئەوتی زۆر ناکە تەمرینی باشتری ژەبێ هاوڕێ خەراجانی زۆر سپاس کە هاوڕێ هەمیشەیمانە کاک ئیبراهیم نووری ئەڵێ مادوونە بن دەستان خۆش بێت محمود محەممەد لە ئەڵمانیا وڵە ساڵتان لێ بێ زۆر سپاس دەکەم خاتوبانە عیرفان پێشکەشکاری سەرکەوتووم ڕادیۆیە سڵاوتان لێ بێ دەستان خۆش بێ میشە سەرکەوتوو بن سواز بەموتان کاک شاریار هیچ میلۆدی شتێک گانی هەوڵت نێەوە خۆت ئاوازێکی تازە بەرهەمێک تازە بەخۆتە بێ حەزەکەی جارێ ئەوە بەو بە ڕێچکەی مامۆستا نەبرەکانە بڕۆیتەوە ئەو گۆرانە بڵێیتەوە وەڵام من هەر ڕاهێنانی ڕەدیفە ئاوازیەکانەکەم هیچ شتێکم نییە هەم بیرت لەوە نەکردۆتەوە ڕۆژە ڕۆژان کەسێک ئاوازێکە بۆ ساز بکە ئاهەنگێکە بۆ ساز بکە میلۆدیەک بەتایبەت بە خۆت لە ستۆدیۆکە هەرچەند نەزانم کە تۆ من حەز ناکەمەین لەبەر ڕووی خۆت بڵم بژێوی ژیانەوەنە سەختە ڕەنگە نەتوانی خۆت لە ستۆدیۆکە بەدڵی خۆت بەرهەمێ بۆ خۆت ئەنجام بیت چکەوە ئەوە حاڵی هەموو هونەرمەندێکی کووردە لە حەسەن زیرەکەەوە بیگرەوە دڵ لە خۆت دانەمێنە حەسەن زیرەک شار بە شار دێ بە دێ شاگرد چایەچێتی شاگرد دوکاناری هاتووە ئەوەنە گەڕیدە بووە ڕۆژە لە ئێران بۆ ڕۆژە لە عێراق بۆ ڕۆژە لە کەرکووک بۆ ڕۆژە لە بەغا بووە هەر ڕۆژەی لە شوێ ڕۆژە لە سلێمانی بووە دوکانەر بۆ شاگرد بێنی بەو شێوەیە توانێتی هونەر بکات لەبەرەوە
هیچ کات دڵت لە خۆ دانەمێنێ حاڵی هونەرمەندی کورد هەر بۆ شێوەیە بوو ئێتر هیوادارم ئەگەر تۆ لە داهاتووە خۆت مەیلت لە گۆرانی و لە مۆزیک و لە هونەر بێ دڵنیام دەرگاکانیشت بۆ کرێتەوە هیوادارم بەردەوام بیت بەتەمای ئەم ماوەی لە سلێمانی بمێنیتەوە تقریبا 3-4 ساڵێک هەر هاتوچی باشووری کوردستانەکەم ئیتر هەند لێرە تێران جارێ هەم بەخێر بێ سەرچاوم سلێمانیش با پێ بڵام نازم خۆشە بیستوتە کۆمەڵە نازناوی هەیە شاری بەحسا پایتەختی ڕۆشنبیریە کەڵام بەحسا بەداخەوەڕێم نازناوەکەمان هەیە بەڵام دەستکەوتەکانی نی ئەگەر دەستکەوتەکانی هەبووە ئەگەرە هەموو خەیرانە دەستی نەخساتە بینی سلێمانی و ئێستا هەر لە یونسکۆ لە نەتەوەی گرتوەکان و بە ڕسمی سلێمانی بە شاری ئەدەب بە پایتەختی ئەدەب ناسێنرا جاوەر ئەگەر ئەو هەموو ڕێگەری و ئەو هەموو ململانی و ئەو هەموو ئاڵۆزیێ لە سلێمانیان نەبووە ئێستا سلێمانی زیاتر دەرگای واڵا بوو بۆ هونەرمەندان و بۆ ئێوەی خۆشەویست و مامۆستا عەبدوڵڵا تەمەنێکی زیاترە لێرەیە ئەزانە کە ئێرە چەند حرەکەیەک و چەند جوڵەیەکی هونەری باشی تیا بوو بەداخەوە بەڵام هەموو قەیرانەکان کاریگەریان هەبوو بەڵام لە هەمووی ناخۆشتی کۆرۆنا بوو کە هەموو شتێکی لە ناوبوو هەموو جوانەکان ئەجینا لە سەردەمێکی جیاوازترە باتی تایە ئێمە زیاتر لە چالاکی هونەرەکانی خۆمانە ئێمە هەمیشە هەموو هەفتەیەک چالاکیمانە بوو هەوڵمانەیە تۆ زیاتر بیتە ناو دنیای هونەرەکەەوە کاک شاریاکە زۆر سپاس مامۆستاییان تەشەکر من چاوت با دەکەم وردەوەدا بەرنمەکە یەک دوو بەرهەمی تریشمان هەیە کاک ئەحمەد گۆران گەنجێکی زۆر خۆشەویستە ئەو گەنجە هەموو ژیانی خۆی تەرخان کردووە بۆ خزمەتی هونەری ڕەسەن بە تایبەتی بۆ بەڕێوەبردنی پەیجی جەلاسایی و بۆ هونەری ڕەسەنی میلی سڵاو ڕێز بۆ تۆ نووسیت سڵاوتان لێبێ کاک ئەحمەد کاک ئەحمەدی جان سڵاو بۆ تۆ ئازم مامۆستا جان بەرەمی سێم دەشتە بەسەر چاو سێگایە
هەواڵی دڵ بەزانی پێم بڵێ هەر بەستە شوێنەوەورێ کی دەزانی پێم بڵێ شارزای مرگن دڵایم تا ماڵی دۆست ڕێگە گەرچاوتر دەزانی پێم بڵێ شەوانە هاونشینی جایانی بەیادەم بەبادا بەپژارە و خایان بەبادەم کە دەستی ڕۆژگار بایدایە سەری شۆشای شەراب وا چایەکە بەیادەم جوانی گیان بۆت لێ کردم بە قسەی خەیاڵ کێ لەگەڵ کردم یەکدا بەیاد کردی بە پردم چۆن قسەی چاو کرد بۆ ناکردم دەم خۆشکە شەریار دەست خۆشکاک بەختیارجان مامۆستاجیان هەرەو شتێکە هەرەوەی کە جای دووبات دێکەمەوە ئەگەر بەردەوام بێدەم تۆزێک ڕاهێنان بکە تۆزێکتر زیاتر خۆمان دووکە هیوادارم لەبەرەوەی ئەو نەرمی کە لە دەنگایەتی و ئارامی لە دەنگایەتی ئەو سۆزی لە دەنگایەتی هەندێک ئەو خۆشیانەی تیاکەوانی مامۆستاجیان توانی بەنامەی ڕاستەوخۆ زۆر قورسە بەڕاستی بۆ ئێمەش قورسە بەنامەی ڕاستەوخۆ سامن و مامۆستا خەمی دنیامان هاتۆ لە ساردی و گەرمی ژوورەکە دەنگی ئەمریکانماندانە بەزێ بەنامەی ڕاستەوخۆ کۆمەڵێک وەکو جەناب دامەژەت پێە بەڕاستی ترسی خۆی هەیە ئێستا مامۆستاجیان چیمان مابوو ئەوەی هەمایانەکەمانەوە هەمایانەکە باش خۆشەویستانم ئازانم بیسەرانی ڕادیۆی گەڕیان خۆشحاڵ بووم ئەم ئێوارەیەش لە بەرنامەی ئارەزومەندانی هونەر جاری ترێڵێمەوە هیوادارم ئێمە ئەو ماڵە بین کە دەرگاوەڵا بێ بۆ ئەم دەنگانە بۆ ئەم بەهرانە بۆی دوجار ئەم کەسانە بن بە ئەسیارێکی ناودار و ئێمەش دڵمان خۆش بێکە ڕۆژە لە ڕۆژان توانی بێتمان خزمەتێ بەو کەسانە بکەین کە ئارەزومەندی هونەرن کە یانوێت لە ناو دنیای هونەری کوردیا خۆیان بدۆزنەوە ئەم ئێوارەیە لە خزمەتان نبووین دیارە دوایین دیاریمان مەقامێکی هەمایانە کە پێشکەشیانەکەین ئەمەیە لای خۆمەوە سوپاسی بێپەیانەمە ڕاستەی کاک بەرەن هەورامی و کاکە ڕێباز و کاکاوبەش و کاک بورهانی خۆشەویست بکەم کارمەندە خۆبەخش و مادوونەناسەکانی ڕادیۆ گەڕیان بەڕێوەبەری پێیج و کەناڵەکانمان لە هەولێری خۆشەویستەوە ئەم شەو مژدەی ئەوەی ئەمێ ئەپی مۆبایلی گەڕیان تەواو بووە گەڕیان میدیا ئەتوانن لە ئەپستۆرە بنووسن گەڕیان میدیا بەم نزیکانە بۆ ئایفۆن و هەروەها بۆ ئەپڵ یا بۆ ئایفۆن و بۆ ئەندرۆیدیش لە هەر شوێنێکی ئەم دنیای بن ڕۆژانە هەموو ڕۆژێکەتوانن ڕادیۆی گەڕیان ببیستن لە هەر بستێکی ئەم دنیا بن بە مەرج ئینتەرنێتیان هەبێ ینی لەو سنووران تێپەڕین کە بڵین بەس دەستێمانی ڕادیۆی گەڕیان هەیە و بینەری تیڤی گەڕیانیش بن هەر لە ئەپی مۆبایلەکەیە سوپاسی کاکە بەختیار عەبدوڵڵای خۆشەویست دەکەم بە ئامێری زەرب هاوکارمان بوو سوپاسی مامۆستا عەبدوڵڵای پڕ ئەزمون و